بەناوی خی گەورە خوێنکاران سڵاوی خی گەورەتان لەبێت لەوانەی ئەم جارەماندا لە کەرتی دووەمی بەندی حوتەمدا باز لە لێکدانە بماوەیەکان دەکەین. دەڵێن بماوەزانان ئێستا پشت بەکارەکانی مندڵ دەبەستن بۆ پێشبینی ئەنجامە چاوەڕوانکراوەکانی لێکدانە بماوەیەکان، واتە هەتا ئێستاشی لەگەڵدا بێ بماوەزانان ئەوانەی کە کار لە بماوەزانگە دەکەن ئەو کارانەی کە مندڵ ئەنجامیدا بوو ئێستا پشتیان پێدەبەستن، هەمان ئەو کارانەی کە مندڵ کردوێتی، هەمان ئەو دۆزینەوانەی کە مندڵ کردوێتی ئێستا بەکاردەهێنرێن بۆ پێشبینی چاوەڕوانکراوی لێکدانە بماوەیەکاندا. بۆیە لە کەرتی دووەمدا تۆ فێری چۆنیەتی پێشبینی پێکهاتەی بۆ هێڵی و ڕوخساری دەرەکی چاوەڕوانکراوی وەچە پەیدابووەکان دەبیت لە لێکدانە بماوەیەکاندا. واتە لە لێکدانە بماوەیەکاندا تۆ فێری ئەوە دەبی کە چۆن پێشبینی بکەیت بۆ پێکهاتەی بۆ هێڵی، واتە بزانی پێکهاتەی بۆ هێڵی چۆن دەبێت، واتە بماوە بابەت چۆن دەبێت، هەروەها ڕوخساری دەرەکی چاوەڕوانکراو، واتە ڕوخساری دەرەوەی ئەو زیندەوەرەش کام جۆر لە ڕوخسار وەردەگرێت، ئایا ڕوخسارێکی زاڵ وەردەگرێت یان ڕوخسارێکی بەزی وەردەگرێت. پاشان باسی بۆ ماوە بابەت و ڕوخسارە بابەت دەکەین. دوو شتمان هەیە یان دوو دەستەواژەمان هەیە کە پێویستە بیانزانین، ئەویش بریتیە لە بۆ ماوە بابەت و ڕوخسارە بابەت. پێکهاتەی بۆ ماوەی هەر زیندەوەرێک بریتیە لە بۆ ماوە بابەتەکەی، واتە جێنۆتایپ. پێکهاتەی بۆ ماوەی هەر زیندەوەرێک بریتیە لە بۆ ماوە بابەتەکەی. بۆ ماوە بابەت چی ئەگە پێناسەیەکی بکەین؟ دەڵێن بۆ ماوە بابەت لەو ئەلیلانە پێک دێت کە زیندەوەر لە هەردوو باوان بۆی دەمێنێتەوە وە بە پیت دەنووسرێت. بۆ نمونە بۆ ماوە بابەتی ڕۆکی پۆڵتی گوڵسپی کە لە شێ 7 بۆ 6 دیارە ئێستا سەیری دەکەین، لە دوو ئەلیلی بەزی و پێک دێت بۆ ڕەنگی گوڵی سپی کە بە دوو پیتی پیسمۆڵ دەنوێنرێت. بەڵام بۆ ماوە بابەتی پۆڵتی گوڵ ئەرخەوانی لەوانەیە پی کەپیتاڵ یاخود پی کەپیتاڵ پی سمۆڵ بێت، کەواتە پی کەپیتاڵ یان پی کەپیتاڵ پی سمۆڵ ئەمە بە ماوە بابەتی ڕۆکێکی گوڵ ئەرخەوانی دەنوێنێت، وە پی سمۆڵ بۆ ماوە بابەتی پۆڵکێکی گوڵسپی دەنوێنێت. هەر یەکە لە پی کەپیتاڵ یان پی کەپیتاڵ و پی سمۆڵ ئەمانە ئەلیلن، ئەمانە بۆ ماوە بابەتن تاک یان ئەم ڕۆکە لە کێ وەردەگرێت؟ لە هەردوو باوان وەردەگرێت. بۆ نمونە ئەگەر پی کەپیتاڵ پی سمۆڵ بە نمونە وەربگرین، پی کەپیتاڵ لە یەکێک لە باوان وەردەگرێت، پی سمۆڵەکەش لە باوانەکەی دیکەوە وەردەگرێت، وە هەم بۆ ماوە بابەتەکانی دیکەش بەم شێوەیە ڕاستە. کەواتە بۆ ماوە بابەت لەو ئەلیلانە پێک دێت، ئەلیلەکان کە بە پیت دەنووسرێن و تاک یان زیندەوەر لە هەردوو باوانەکە بۆی دەمێنێتەوە. پرسیارێکی زۆر گرنگمان هەیە، بۆچی هەردوو بۆ ماوە بابەتی پی کەپیتاڵ و پی کەپیتاڵ پی سمۆڵ پۆڵکەی گوڵ ئەرخەوانی بەرهەم دێنن؟ ئەم دوو بۆ ماوە بابەتەمان هەیە کە بریتیە لە پی کەپیتاڵ هەروەها پی کەپیتاڵ پی سمۆڵ، هەردووکیان ڕوخسارە بابەتێک دەردەخەن لە پۆڵکەدا کە بریتیە لە گوڵ ئەرخەوانی. بۆ دەڵێن وەڵام چونکە ئەلیلی پی کەپیتاڵ لە هەردوو بۆ ماوە بابەتەکەدا هەیە، ئەلیلی پی کەپیتاڵ لە هەردوو بۆ ماوە بابەتەکەدا هەیە، وە ئەلیلی پی کەپیتاڵ ئەلیلێکی زاڵە، و ئەم ئەلیلە زاڵەش هێمایە بۆ گوڵ ئەرخەوانی و کاریگەری ئەلیلی پی سمۆڵ کە هێمایە بۆ ڕەنگی گوڵسپی دادەپۆشێت، ناهێڵێ دەربکەوێت. لەبەر ئەوە مادەم هەردوو بۆ ماوە بابەتەکە پی کەپیتاڵیان تێدایە، کەواتە هەردوو بۆ ماوە بابەتەکە پۆڵکەیەکی گوڵ ئەرخەوانی بەرهەم دەهێنن. پاشان دەستەواژەیەکی دیکەمان هەیە کە بریتیە لە ڕوخسارە بابەت. ڕوخسارە بابەت چییە؟ دەڵێن ڕوخساری دەرەوەی زیندەوەریش بریتیە لە ڕوخسارە بابەتەکەی. واتە ڕوخسارە بابەت ئەوەیە کە ئێمە بە چاو دەیبینین، واتە دەتوانرێت ببینرێت، ئەمە پێی دەوترێت ڕوخسارە بابەت کە ڕوخساری دەرەوەی زیندەوەر دەگرێتەوە. بۆ ماوە بابەتی ڕۆکی پۆڵکەی پی کەپیتاڵ یان پی کەپیتاڵ پی سمۆڵ، ئەوەی کە لەسەرەوە لە پرسیارەکەی پێشتردا باسمان کرد، ڕوخسارە بابەتەکەی دەردەبڕدرێت بە گوڵی ئەرخەوانی، واتە پی کەپیتاڵ پی سمۆڵ ڕوخسارێک دروست دەکات کە بریتیە لە گوڵ ئەرخەوانی. بەڵام بۆ ماوە بابەتی ڕۆکی پۆڵکەی پی سمۆڵ کە لە دوو ئەلیلی پی سمۆڵ پێکاتە بوو کە دوو ئەلیلی بەزی بوون، ڕوخسارە بابەتی گوڵی سپی دەنوێنێت. ڕوخسارە بابەت ئەگە پێناسەیەکی تری بکەین بڵێن بریتیە لە ڕوخساری دەرەوەی زیندەوەر لە بۆ ماوە بابەتی زیندەوەر و ژینگەوە پەیدا دەبێت، واتە ڕوخسارە بابەت هەم بۆ ماوە بابەت کاری تێدەکا، هەم ژینگەش کاری تێدەکات. ئەم دوو وێنەیەمان هەیە کە یەکیان پۆڵکەیەکی گوڵ ئەرخەوانیە، یەکێکیان پۆڵکەیەکی گوڵسپیە. دەڵێن بۆ ماوە بابەتی پی سمۆڵ ڕۆکی پۆڵکە
کە لە لای چەپ دیارە ئەمەیان بە ڕوخسارە بابەتێکی گوڵسپی نوێنراوە، بەڵام ڕوخسارە بابەتی ڕۆکی پۆڵکەی لای ڕاست کە گوڵ ئەرخەوانیە بۆ مابابەتەکەی یان ئەوەتە پی کەپیتاڵ پیسمۆڵە یان پی کەپیتاڵ دەبێت. یەکێکی دیکە لە پرسیارە زۆر گرنگەکان ئەویش ئەوەیە دەڵێن ئایا ڕوخسارە بابەت مەرجە ئاماژە بۆ مابابەت بکات؟ دڵی وەڵام نەخێر، ڕوخسارە بابەت وەکو لە شێوەی 7 بۆ 6دا دەردەکەوێت ئەو دوێنەی کە پێشتر بینیمان مەرج نییە ئاماژە بە بۆ مابابەت بکات. بۆچی؟ دەڵێن لەبەر ئەوەی ئەلی لە بەزیوەکان و هەندێک هۆکاری ژینگەش دەتوانن کار لە ڕوخسارە بابەت بکەن، واتە ڕوخسارە بابەت دووشت کاری تێدەکات، ئەلی لە بەزیوەکان و هەندێک هۆکاری ژینگەش دەتوانن کار بکەنە سەر ڕوخسارە بابەت، کەواتە مەرج نییە هەمیشە ڕوخسارە بابەت ئاماژە بێت بۆ مابابەت. بۆ نمونە لەوانەیە کەمی خۆراکی تەواو لە ڕۆکێکدا کە بنەچە بۆ ماوەیەکەی قەت درێژ بێت ببێتە هۆی مانەوەی ڕۆکەکە بە قەت کورتی، واتە تۆ ڕۆکێکی پۆڵکەت هەیە بۆ نمونە بۆ مابابەتەکەی تی کەپیتاڵ پیسمۆڵە کە دەبێت ڕوخسارە بابەتەکەی قەت درێژ بێت، بەڵام بۆ ئەوەی ڕوخسارە بابەتەکەی قەت درێژ بێت کەواتە ئەمە پێویستی بە خۆراکێکی تەواو هەیە، بەڵام لەوانەیە ئەم خۆراکە تەواو دابین نەکرێت، ئەم خۆراکە پێویستە نەبێت، بۆی ئەو کاتە ڕۆکەکە نابێت بە ڕۆکێکی قەت درێژ، دەبێت بە ڕۆکێکی قەت کورت، هەرچەندە بۆ مابابەتی قەت درێژشی هەیە، کەواتە لەوانەیە بۆ نمونە خۆراکی تەواو، لەوانەیە تیشکی خۆر، لەوانەیە پلەی گەرمی، لەوانەیە بڕی ئاو، ئەمانە دەکرێت هەمویان کار بکەنە سەر ئەوەی کە ڕوخساری دەرەوەی زیندەوەرێک بەو شێوەیە نەبێت کە لە بۆ مابابەتەکەیدا هەیە. پاشان دوو دەستەواژەی ترمان هەیە کە پێویستە بیانزانین، ئەوانیش بریتین لە یەکڕەگ و دووڕەگ. یەکڕەگ چییە؟ دووڕەگ چییە؟ دڵین کاتێک دوو ئەلیلی سیفەتێک لێکچوو بن ئەو زیندەوەرە بە یەکڕەگ بۆ ئەو سیفەتە دەناسرێت، کە دەڵێن دوو ئەلیلی سیفەتێک لێکچوو بن واتە وەکو یەک بن، هەردووکیان کەپیتاڵ بن یاخود هەردووکیان سمۆڵ بن. یەکەم یەکڕەگ چییە؟ یەکڕەگ سیفەتی تاکێکە دوو ئەلیلی لێکچووی هەیە بۆ ڕوخسارێک لەسەر دوو کڕۆمۆسۆمە لێکچووەکە، ئەمە پێناسەی یەکڕەگە، سیفەتی تاکێکە دوو ئەلیلی لێکچووی هەیە واتە ئەم دوو ئەلیلی لێکچووە لانەی هەردووکیان زاڵ بن، لانەشە هەردووکیان بەزیو بن بۆ ڕوخسارێک کە دوو کڕۆمۆسۆمی لێکچووی هەبێت، لەسەر دوو کڕۆمۆسۆمی لێکچوو بێت، دەگونجێت زیندەوەر زاڵی یەکڕەگ یان بەزیو یەکڕەگ بێت. واتە یەکڕەگ دوو جۆری هەیە، یان زاڵی یەکڕەگە یان بەزیو یەکڕەگە. بۆ نمونە ڕۆکی پۆڵکەی گوڵ ئەرخەوانی یەکڕەگ و زاڵ بۆ مابابەتەکەی پی کەپیتاڵ دەبێت، بەڵام ڕۆکی پۆڵکەی ڕەنگوڵ سپی یەکڕەگ و بەزیو بۆ مابابەتەکەی پیسمۆڵ دەبێت. ئەمە یەکڕەگ. بەڵام بۆ دەستەواژەی دووەممان کە دووڕەگە دەڵێن کاتێک دوو ئەلیلەکەی سیفەتێک جیاواز بن ئەوە ئەو زیندەوەرە بە دووڕەگ بۆ ئەو سیفەتە دەناسرێت، واتە کاتێک دوو ئەلیلی سیفەتێک لە یەکتر جیاواز بن، بۆ نمونە یەکێکیان کەپیتاڵ بە یەکیان سمۆڵ بێت، یان هەردوو ئەلیلەکە لە یەکتر جیاواز بن، بۆ نمونە یەکێکیان ئار کەپیتاڵ بێت ئەوەی تریان دەبلیو بێت، ئەوە ئەو زیندەوەرە بۆ ئەو سیفەتە بە دووڕەگ دەناسرێت. بۆ نمونە ڕۆکی پۆڵکەی گوڵ ئەرخەوانی دووڕەگ بۆ مابابەتەکەی پی کەپیتاڵ پیسمۆڵ دەبێت، کەواتە ئەلیلێکی زاڵ ئەلیلێکی بەزیو کەپیتاڵێک لەگەڵ سمۆڵێکدا ئەمە پێی دەوترێت دووڕەگ. دووڕەگ چییە؟ گە پێناسەیەک تری بکەین، سیفەتی تاکێکە دوو ئەلیلی جیاوازی هەبێت، مان جیاوازەکە لەوانەیە کەپیتاڵێک و سمۆڵێک بێ، لەوانەیە دوو ئەلیلەکە هەر لە یەکتر جیاواز بن، بۆ نمونەیەکێکیان ئار بێکیان دەبلیو بێ، پێبینی بەزیو هەمیشە یەکڕەگە و هیچ کاتێک بەزیو دووڕەگی نییە. ئەم شتێمان هەیە کورتراوەی ئەوەیە کە لە شەرحەکەدا لە نووسینەکەدا باسمان کرد. ڕوخسارە بابەتمان هەیە و بۆ مابابەتیشمان هەیە. یەکەم ڕوخسارە بابەت بۆ نمونە ڕوخسارە بابەتێکی زاڵ کە گوڵ ئەرخەوانیە بۆ مابابەتەکە یان پی کەپیتاڵە یاخود پی کەپیتاڵ پیسمۆڵە. دوو گوڵ سپی بۆ مابابەتەکەی پیسمۆڵ دەبێت، تەنها ئەم بۆ مابابەتەی هەیە. اینجا بۆ مابابەت زاڵمان هەیە و بەزیوی ڕوخسارە بابەت زاڵمان هەیە بەزیویشمان هەیە، بۆ مابابەتیش یەکڕەگمان هەیە و دووڕەگیشمان هەیە. بۆ ڕوخسارە بابەتی زاڵ بۆ مابابەتەکەی
لەوانەیە یەک ڕەگ بێت پی کەپیتاڵ بێت و لەوانەشە دوو ڕەگ بێت پی کەپیتاڵ پی سمۆڵ بێت. بەڵام ڕوخساری بەزی و هەمیشەیەک بۆ مابابەتی هەیە کە یەک ڕەگە ئەویش پی سمۆڵ دەبێت و هیچ کاتێک دوو ڕەگی نییە. دوای ئەوە باس بابەتێکی دیکە دەکەین ئەویش بریکە لە ئەگەرەکان یان پرۆبەبلیتی بزانین چییە؟ دەڵێن ئەگەری کەوتنەوەی ڕووداوێکی دیاریکراوە بە ڕێژەیەکی خەمڵێنراو، واتە ئەگەری دەرکەوتنی ڕوخسارێکە بە ڕێژەیەکی خەمڵێنراو، واتە پێشبینی کراوە. ئەوە نییە بڵێ دەقادەق ئەم ڕووداوە بە تەواوەتی بە ڕێژەیەکی جێگیر دەردەکەێت، بەڵکو خەمڵێنراوە پێشبینی کراوە. دەتوانێت ئەگەرەکان بە ژمارەی دەی یان ڕێژەی سەدی یان ژمارەی کەرتی دەرببڕدرێت. بە هەر سێ جۆرەکە دەتوانین دەری ببڕین. ئەگەرەکانیش بە هاوکێشەیەک دیاری دەکرێت کە ئەم هاوکێشەی خوارەوە بەکاردەهێنرێت لە کاتی شیکارکردنی پرسیارێک کە پەیوەندی بە ئەگەرەکانەوە هەبێت. ئەگەر یەکسانە بە چی؟ یەکسانە بە ژمارەی جارەکان لەوانەیە کەوتنەوەی ڕووداوەکەی تێدا دووبارە بێتەوە لەسەر ژمارەی جارەکان کە ڕووداوەکەی تێدا ڕوودەدات. کاتە ئەگەر چییە؟ ژمارەی جارەکانە کە لەوانەیە کەوتنەوەی ڕووداوەکەی تێدا دووبارە بێتەوە، واتە بۆ نمونە ڕوخسارێکی دیاریکراومان هەیە، ڕوخسارێکی زاڵ یاخود ڕوخسارێکی بەزی و چەند جار دەرکەوتووە لە سەرەوە دەنووسرێت. بەڵام تۆ بۆ نمونە ئەو تاقیکردنەوەی کە کردوتە بۆ نمونە چەند ڕووەکت هەبووە، کۆی گشتی ڕووەکەکان لە ژێرەی کەرتەکەدا دەنووسین، یان ڕوخسارێکی بەزیوت هەیە چەند جار دەرکەوتووە لە سەرەوە دەینووسین، ئەوەی دیکەش کۆی گشتی ئەو ڕووەکانی کە تۆ هەبووە لە خوارەوە لە ژێرەی کەرتەکەدا دەنووسرێت. بۆ نمونە ئەو تاقیکردنەوانەی کە مندڵ کردوویەتی 6022 جار سیفەتی ڕەنگی زەردی زاڵ لە تۆوەکانی وەچەی دووەمدا پەیدا بوو. بەڵام سیفەتی ڕەنگی سەوزی بەزی و کە تۆوەکان هەیان بوو 2001 جار بوو، واتە مندڵ 6022 جار ڕەنگی زەردی زاڵی لە تۆوەکان، واتە تۆوی زەردی بۆ دەرچوو، 2001 جاریش تۆ سەوزی بۆ دەرچووە، کەواتە ئەمە ڕوخساری زاڵ ئەمە ڕوخساری بەزی. ئەی باشە چەند ڕۆکی هەبوو؟ سەرجەمی ژمارەی تۆوەکان کە هەی بوو بریتی بوو لە 8023 تۆوی هەبوو. ئەگەری دەرکەوتنی سیفەتی زاڵ چۆن دەبێت یاخود چەندە؟ دەڵێن وەڵام بە بەکارهێنانی هاوکێشەی پێشووی ئەگەرەکان دەتوانرێت ئەگەری دەرکەوتنی سیفەتی زاڵ دیاری بکەین بەم شێوەیە. چەند جار سیفەتی ڕەنگی زاڵ دەرچوو بوو؟ 6022 جار. ئەی باشە چەند ڕۆک تۆمان هەبوو؟ 8023. کاتە 6022 دابەشی 8023 دەکەین دەکاتە 0.756. پاشان بۆ دەرکەوتنی ئەم ڕێژەیە بە ڕێژەیەکی سەدی، بۆ دەربڕینی بە ڕێژەی سەدی دەڵێن ڕێژەی ئەگەرەکە دەکاتە لە 175، واتە 0.756 لێکدانی 100 دەکەین دەکاتە لە 175، واتە ئەگەری دەرکەوتنی ڕوخساری ڕەنگی تۆوی زەرد لە 175 دەبێت. بەڵام هەمان ڕێژە ئەگە بێت و دەری ببڕین لەسەر شێوازی ژمارەی کەرتی دەڵێن 3/4 دەبێت، کەواتە 0.756 یەکسانە بە لە 175 و یەکسانیشە بە 3/4، هەر سێ ژمارەکە کێشەی نییە و ڕاستە. پرسیاری دواتر، ئەگەری دەرکەوتنی سیفەتی بەزی و چۆن دەبێت؟ لەن ئەگەری دەرکەوتنی سیفەتی بەزی و لە وەچەی دووەمدا بەم شێوەیە دەبێت. دووبارە یاسای ئەگەر بەکاردێنین. سیفەتە بەزیوەکەمان 2001 جار بوو، کۆی گشتی تۆوەکانیش 8023 بوو، کەواتە 2001 دابەشی 8023 تۆ دەکەین کە کۆی گشتیەتی، ئەمەش دەکاتە 0.25. بۆ دەربڕینی ئەمەش بە ڕێژەی سەدی ئەم 0.25 لێکدانی 100 دەکەین دەکاتە لە 125. بەڵام بۆ دەربڕینی ڕێژەی ئەو ئەگەرانە بە ژمارەی کەرتی دەکاتە 1/4، کەواتە 0.25 یەکسانە بە لە 125 و یەکسانیشە بە 1/4. هەروەها دەتوانرێت دەربڕین بە ژمارە کەرتیەکان بە شێوەی ڕێژەیی بێت. بۆ نمونە ڕێژەی 1/3 هەمان ئەگەر دەنوێنێت کە ڕێژە کەرتیەکە 1/4 بێت، کاتە تۆ چ بڵێ 1/4 چ بڵێ لە 125 بە ڕێژەی 1/3 بنووسێت هەر هەمان ئەنجام دەبێت و هەڵە نابێت. واتە ئەمە چ دەنوێنێت؟ واتە ئەمە ئەگەر لێرەدا مانای بوونی 3 هەلی هەیە
لە بنچینەی 4 واتە لە هەر جارێکدا باوانە دوو ڕەگەکە تاکێک بەرهەم دەهێنێت کە ئەگەری ئەوەی هەیە ڕوخساری سیفەتی زاڵ هەڵبگرێت 3/4 بێت. بەڵام ئەگەری کە ڕوخساری بابەتی سیفەتی بەزیو هەڵبگرێت 1/4 دەبێت. واتە تۆ کاتێک دەڵی 1/3 واتە 1/4 بەزیو دەبێت 3/4 زاڵ دەبێت. خاڵێکی تر ئەو ئەنجامانەی کە لە ڕێگەی ئەگەرەوە پێشبینی دەکرێت نزیکتر دەبێت لە ژمارەی هەری کەوتنەوەی ڕووداوە کە بەڕاستەقینە کاتێک کەوتنەوە دووبارە دەبێتەوە. واتە هەتاوەکو کەوتنەوەی ڕووداوە کە دووبارە بێتەوە زیاتر بێت ئەوە لە ڕێژەی ڕاستەقینەش نزیکتر دەبێت. بۆ نمونە لە هەر جارێکدا کە دراوێکی کانزایی لە هەوادا هەڵ بدەین ئەگەری دەرکەوتنی ڕووی پارچە دراوەکە کە وێنەیە ڕێژەی لە 150 دەبێت و ئەگەری دەرکەوتنی ڕووەکەی دیکەی کە نووسینە هاوشێوە دەبێت. واتە تۆ ئەگەر دراوێکی کانزایت پێبێت پارچەیەک ئاسنت پێبێت دوو لای هەبێت لایەکیان نووسین بێ لایەکیشان وێنە بێ تۆ کاتێک هەڵگدەی بۆ هەوا ئەم پارچە دراوە دەخولێتەوە کاتێک دەکوێتە سەر زەوی ئەوە دوو ئەگەری هەیە یان ئەوەتە لای نووسین دەبێت یان ئەوەتە لای وێنەکە دەبێت. ئەگەری دەرکەوتنەکەشی لە 150 واتە تۆ چەند ئەگەری ئەوەی هەیە لای نووسینەکە دەربچێت هەمان ئەگەریش ئەوەیە کە لای وێنەکە دەربچێت. بەڵام ئەگە تۆ بێ 10 جار ئەم پارچە دراوە هەڵبدەیت ئەوە ئەگەرەکان جیاواز دەبن نزیکتر دەبێت لە ڕێژەی ڕاستەقینەوە. بۆ نمونە لەوانەیە 9 جار لای نووسین بێ جارێک لای وێنە بێ بە پێچەوانەشەوە لەوانەیە 1 جار لای وێنەکە بدەچێت 9 جار لای نووسینەکە دەربچێت یان ژمارەیەکی تر لەوانەیە 7 جار لای وێنە بێت 3 جار لای نووسین بێت هەتا کۆتایی دەکرێت بەم ڕێژانە دەربچێت. ئەو ئەگەرانە لەگەڵ ڕێژەی چاوەڕوانکراودا لێک دەچن کاتێک ژمارەی هەڵدانی پارچە دراوەکە زیاد بکرێت واتە هەتاوەکو ئەو پارچە دراوە زیاتر هەڵبدرێت ئەوە ئەو ئەگەرە لەگەڵ ڕێژەی چاوەڕوانکراودا کە تۆ پێشبینی دەکەی لە یەکتر نزیکتر دەبێتەوە. بەڵام ئەگەر هەڵدانی پارچە دراوەکە کەمتر بێت ڕەنگە هەمان ئەنجامان دەست نەکرێت مان ئەو کاتە ڕێژەکە 50/50 دەبێت چکە لەوانەیە لای نووسین دەربچێت لانەش لای وێنەکە دەربچێت. بەم شێوەیە ئەگەرەکان هەتاوەکو ژمارەی هەڵدانی ئەم دراوە زیاتر بێت ڕێژەکەش لە ڕاستەقینە نزیکتر دەبێتەوە. بۆ ئەوی مندڵیش کردی هەتاوەکو ژمارەی ڕۆکەکان کە چاندوێتی زیاتر بێت و ژمارەکان ڕێژەکان لە ڕاستەقینەدا نزیکتر دەبێتەوە. بەڕێزانە دوو پرسیارەمان هەیە لەسەر ئەگەرەکان. پرسیار یەکەم دەڵێت لێکدانێکی بۆ ماوەی چەند جارێک بەجێهێنرا کە تیایدا 798 ڕووەک قەت درێژ بوو و 266 ڕووەکیشیان قەت کورت بوو. ئەگەری دەرکەوتنی ڕوخساری قەت کورت لەو ڕووەکانەی کە بە هەمان شێوە لێکدراون بریتیە لە کام لەم هەڵبژاردنانە؟ ئێمە لێردا چ دەکەین شێوێ وەڵام دەینەوە دەین وەڵام چەند ڕۆکمان هەیە قەت درێژ بوو 798 قەت درێژمان هەیە. چەندمان هەیە قەت کورتە 266 ڕۆکیشمان هەیە قەت کورتە کەواتە 266 قەت کورتمان هەیە. کەواتە ئێمە دوو ڕوخسارمان هەیە ڕوخسارێکی زاڵ کە قەت درێژە 798 ڕوخسارێکی بەزیویشمان هەیە کە قەت کورتە 266 تاکمان هەیە کەواتە کۆی گشتی ئەو ڕووەکانەی کە هەمانە چەندە؟ کۆی گشتی ڕووەکەکان کە هەمانە دێن کۆی دەکەینەوە دەکاتە 1064 ڕووەک. ئەمە کۆی گشتیە. اینجا لە پرسیارەکەدا داوای دەکا ئەگەری دەرکەوتنی ڕوخساری قەت کورت چەندە؟ دەڵێن ئەگەری قەت کورت چەند تاکمان هەیە؟ 266 تاک. لەسەر چی؟ لەسەر کۆی گشتی بەپێی یاسای ئەگەرکە باسمان کرد لەسەر 1064 کاتە بەپێی ئەمە بێت وەڵامی ڕاست بریتیە لە ئەی 266 لەسەر 1064 ڕووەک. ئەمە پرسیاری یەکەم. پرسیاری دووەم بەم شێوەیە دەڵێت ئەو ڕوخسارەی کە لە 1350 تاک دەردەکەوێت کە بنەچەی 1800 تاک بێت ئەگەری دەرکەوتنی دەکاتە چەند؟ واتە تۆ ڕوخسارێکت هەیە ڕوخساری 1000
350 تاک کە دەرکەوتووە لە چی لە بنەچەی بنەچە 1800 تاک هەبێت واتە تۆ ڕوخسارێکت هەیە پێت ناڵێ ڕوخسارە زاڵیان بەزیوە بەڵام بەپێی ژمارەکە 1350 تاک بێت کاتە ڕوخساری زاڵە لە بنەچەی چەند بنەچەی 1800 تاک واتە کۆی گشتی ئەو ڕووەکانی کە هەتە 1800 تاک دەکات کەواتە ئەنجامەکەی دەڵێن چی 1350 دابەشی کۆی گشتی ڕووەکەکانی دەکەین دەکاتە 1800 تاک ئەو کاتەش کە دابەشی دەکەین دەبێتە 0.75 کاتە وەڵامی ڕاست دەبێتە وەڵامی دی